دەبینێ مەسەن لە ڕێک هەڵا دەگرنە بەر ئەو ڕێە لەوانەیە تووشی برادری دیکەش توشکن ئەوژە ئەوە وەکو شتێک خراپ لەناو کۆمەلگا بەدەر دەکەوێت لەبەر ئەوێ دەبێت زیاتر ئەمە بەرەو زانست بڕۆن بەرەو ڕەوشنبیری زیاتر بەرەو خوێندن پێویستە ئێمە بۆ ئێرە و ئیش بکەین و بۆ ئێرەش پاشان گەر تۆ ئێکوانت دەبێت بەکاری نێنێنی پێویست ناکات پێویستە عنی لەسەر ئێمە مرۆڤ پێویستە هەموو شتێ بکەین یعنی زیاتر چینی گەنجان باز دەکەم کە پۆبجیە یاریان سیرکردنی شتی ناقەزا پێویست ناکا بیکرێت ینی هەندێک شش دەبێت بیکرێت کە لە دڵەوە بێت لە دڵەوە ئامانجی شتێکی هەبێکە پێویست ڕێگاکانی خۆپێگەیاندنی کەسی زۆرن ئێستا ماشەڵا پسپۆری دەرونیمان زۆرە پسپۆری کۆمەڵاتی سیاسی ئابووری هەموو ئەمانە دەرفەتن بۆ ئەوەی گەنج بتوانێت خۆی پێ بگەینی یعنی دەبنە پاڵەر بۆیان گەنجانی ئەم سەردەمە زیاتر بەکاتە بەتاڵەکان و ژیانی خۆیان سەرف دەکەن وەکو لەوەی کە ژیانێکی ئاسوودە بە خۆیان بنیاد بنن ئەوەی گەنجانی ئەمڕۆ ئەوەی کە دەیکەن هیچ مانایەکی نیە هیچ واتایەکی نییە کە گەنجی ئەم سەردەمە ئەیکات چونکە زیاتر هەوڵی خۆپێگەیاندنی خۆیان نادەن چاویان لەوەیە کە کەسێکی دیکە پیان بگەێنێت